خاڵە هاوبەشەکانی ڕێکەوتنامەی 11 ئازاری کورد لە عێراق و ڕێکەوتنی 10 ئازاری کورد لە سووریا چین. ڕێکەوتنی دوێنەی مەزلوم عەبدی و ئەحمەد شەڕع لە دیمەشق بە قۆناغێکی نوێی سیاسی کورد لە سووریا هەژمار دەکرێت بەهۆی ئەوەی ڕێکەوتنەکە لە 10 ئازار واژوو کرا. زۆرێک لە کوردان دەیچوێنن بە بەیاننامەی 11 ئازاری نێوان مەلا مستەفا و سەدام حوسێن کە ڕێکەوتنەکە بۆ یەکەم جاردانی بە ئۆتۆنۆمی بۆ کورد لە عێراق نا. ڕێکەوتنەکەی دوێنێ ئەگەرچی بەڕوونی باسی جۆری حکومڕانی لە سووریا ناکات، بەڵام ئاماژە بە تێکەڵکردنی دامەزراوەکانی ئیدارەی خۆسەر لە ڕۆژئاوا دەکات بە جۆرێک لە دانانی بۆ واقیعی ئێستای ڕۆژئاوا تێدایە. فواد عارف کەسایەتی دیاری کورد کە لە سەردەمی عەبدولکەریم قاسم تا هاتنی بەعسیەکان چەندین جار پۆستی وەزیری وەرگرتووە، لە بیرەوەریەکانی باسی ڕێکەوتنی 11 ئازار لە نێوان سەدام حوسێن و مەلا مستەفا دەکات. ناوبراو سەدام حوسێن بە هۆکاری سەرەکی ڕێکەوتنەکە دەزانێت. لە ڕێکەوتنی ئەم جارەش ئەحمەد شەڕع لە سەرەتای هاتنە سەر دەسەڵات ڕاگەیان نامانەوێ شەڕ لەگەڵ کورد بکەین و چاومان لە ڕێکەوتنە. فواد عارف لە بیرەوەریەکانی دەڵێت لە بەرواری 9 و 10 ئاداری 1970 سەدام حوسێن بە سەرۆکایەتی شاندێکی 30 کەسی هاتە جوندیان بۆ بینینی مەلا مستەفا دەژڵێ دوای گەیشتنمان بۆ حاجی ئۆمەران بە تەنها لەگەڵ بارزانی دانیشتم، بۆ چوونەکانی سەدامم پێشوەختە پێڕاگەیان. مەلا مستەفا پێمی وت تۆ دەڵێی چی؟ دەڵێت منیش وتم ئایا تۆ لە دۆخێک داید ڕێکەوتن ڕەت بکەیتەوە؟ مەلا مستەفاش وتی نەخێر، تەنها دۆستێکم هەبێت یەکێتی سۆڤیەتە، ئەویش شارم لێ دەکات ڕێک بکە و دوێنێش لە دیدارێک لەگەڵ گۆڤاری مجەلەی سعودی مەزلوم عەبدی ڕاگەیان ئەمریکیەکان هانمان دەدەن بۆ ڕێکەوتن لەگەڵ دیمەشق. ئاماژەکانیش بۆ ئەوەن کەوا کورد جگە لە ڕێکەوتن بژاردەیەکی دیکەی لە سووریا نییە. بەتایبەت ئێستا قۆناغی نووسینەوەی دەستور دەستی پێکردووە کە کورد چاوی لەوەیە مافەکانی تیایدا بچەسپێنێت. مەرجی سەدام حوسێن بۆ مەلا مستەفا بۆ ڕێکەوتن بچڕانی پەیوەندی بووە لەگەڵ وڵاتان بەتایبەتی ئێران. هەرچی مەرجی ئێستای دیمەشقە بۆ کورد یەک پارچەی خاکی سووریا و شەڕکردنە دژی پاژماوەکانی ئەسەد. سەدام حوسێن مەرجی ئەوەشی سەپاندە بوو کە کورد لە سوپا بەشی پێنادرێت. هەرچی ڕێکەوتنی عەبدی و شەڕع ئەسەدە وەک بەشێک لە بەرگری سووریا دەمێنێتەوە. بەیاننامەی 11 ئازار لە 22 خاڵ پێکاتبوو کە 15 ئاشکرا کەران و 7 بڕگەشی بەنهێنی مایەوە. هەرچی ڕێکەوتنی مەزلوم عەبدی و ئەحمەد شەڕع لە 8 خاڵ پێکاتوە. بەیاننامەی 11 ئازار جەخت لەسەر ئۆتۆنۆمی و مافی زمان و کولتور و دامەزراندن و تەرخانکردنی بودجەی پێویست بۆ ناوچە کوردیەکان دەکاتەوە. هەرچی ڕێکەوتنی دیمەشقا ئاماژە بەڕەسەنایەتی کۆمەڵگەی کوردی لە سووریا دەکات، هاوکات تێکەڵکردنی دامەزراوەکانی ئیدارەی خۆسەر لەگەڵ دامەزراوەکانی دیمەشق. ئەوەی ماوەتەوە ئەوەیە ئایا ڕێکەوتنی ئەم جارێ کورد لەگەڵ دیمەشق چارەنووسی شکست دەبێت وەک ئەوەی 11 ئازار یاخود دەبێتە سەرەتایەکی نوێ بۆ مافی کورد لە سووریا؟